مامۆستا من دوو خێزانم هەیە. ئەی ماشەڵڵا. کاتێک کە خێزانەکانم ئێستا فکرم ماڵدایکیان یعنی هەلە خۆ بەردەڵمە گیرێ پێم ناخۆشە بەرچاوم تەنگە بێ گوناحبارە بم لەوەی کە درەنگ درەنگ بیان نێرم و هەردووکیان بەیەکەوە نێریتەوە یان جیاجیان نێریتەوە؟ وەڵای سوتفە جاری وای بەیەکەوە ڕۆنە جاری وا شەیەکیان لە ماڵ یەکیان ئەڕات تراوە بەیەکەوە سوتفەیەوە. ئەوە تۆ تەمەنت چەندێکە ئەم مجازەفەیە و کردووە؟ وەڵا من 36 ساڵ مامۆستا. ماشەڵڵاتان لێ بێ قوربان. وەڵا براشی نەگەم ئەزای چۆنە جەنابەت دوو خێزانت هەیە و فێری تەنیایی نیت، ئێمە دانەیەکمان هەیە کە بڕاتەوە بێتاقەتە بین جا تۆ دوانت هەیە گەر دوان ماڵەوە چۆڵکات هەر کاو لە بێ بەسەر تا و ئیتر ئەبێ خێرت پێ بکەین. وەڵای مامۆستا کاتێک کە ئەڕۆن و یعنی زۆر جار 15 جارێ مانگی جاریان نێرم بەس کاتێک کە ئەڕۆن و بەرچاوم تەنگە بیان چۆن لێ بەغیلیم لێ حەز ناکەم بڕۆن جێم بێڵن ئایا وتم زانم گوناحبارە بم لەسرە بیان ئەگەر درەنگ درەنگ بینێرمە کێشە نابێت. خۆشیانت ئەوێ و حەز ناکەی بە تەنیابیت و مەسەلەکە ئەوەیە گینە هیچتر نییە مەگە بیکەیتە سییان وە بزانم کردە دوانی تر سییان و چوار بۆ خۆی دیێ ها ئاسانە بێت. ڕاستە مامۆستا وەڵای بەس ئەوە وتم نەکا گوناحبار بم لە کاتێک کە من درەنگ درەنگ بیان نێرمەوە بەڵام گەر خوا نەخواستە تەعزیە بێ یا شایەوێ کێشەم نییە لەوانە نێرەوە بەس لە کاتی ئاسایەکانە حەز ناکەم بە تەنیا جێم بێڵم دایم حەزم لە دەورم بن. وڵای خۆ تۆ دوانت هەیە حەق نییە بە تەنیا بەجێت بێڵم تۆ زین چە سیاسەتەکە و بگۆڕە کاکەگیان هەر جاروی گەیگیان بنێرە سیاسەتەکە و بگۆڕە بڵێ من ناکرێت بە تەنیا بم چۆنە بێت تۆ دوانت هەیە و بە تەنیا بیت. یعنی گوناحبار نا مامۆستا ئەگەر من نێرمەوە یەکتان نەنێرمەوە نا گوناحبار نابی قوربانگیان بیکە سەرە بڵێم هەفتەیە تۆ ڕۆیتەوە و هەفتەکەی تر جەنابی ئاغا ژنە ڕاتەوە چ کێشەی هەیە؟ زۆر سپاس مامۆستا دەست چاومان تۆ دوانت هەیە هەزارەها گەنجی تایە سفری هەیە دوعایان بۆ بکە قوربانگیان وەڵا ڕاست دەست بە سەریان نابێنە بەڵکو